جێی خۆیەتی من پیرۆزبایەک لەسەر کۆ بکەم چون ئەمڕۆ ڕۆژی برایە. ڕاستە زۆر سپاس. ئێمەش پیرۆزبایی لەسەر جەم ئەو کەسانەکەی کە خاوەنی بران و من پیرۆزبایی لە تۆکەم تۆش برات هەیە بەڵام ویستم پرسیارێک لە تۆکەم سەحەر بین لەگەڵ برایە خۆشیان لەگەڵ خوشکە ڕەگەزی با بڵێن هاوڕەگەزی خۆت خۆشترە دنیاتان لە یەک نزیکترە. ئێستا ئەوانەی خوشکیانەیە ئەزانن چی ئەڵێم بەڵام هەمیشەش بۆ خوشک برا ئەڵێن پشتە قەڵغانە چونکە زۆرێک لە قۆناغەکانی ژیان بەرۆکت ئەگرێ ئەگەر برایەکی دڵسۆز لە پشتت بێ زۆر ئازایانە دەرەقەتیدی بۆ قورانیش وایە پێما بێ کاتێک کە تۆ منە خوشکێکت هەیە هەمیشە ئاڵێن نەڵێن ئەبێ خوشکێکت هەبێت لە کاتی تەنگانەیە فریاد کرد نازەکە و لای ئەوە بێگومان بۆیە زۆر گرنگە کە بزانین ئایا ئەم خۆشەویستیە کە لە ناو ژینگە و کۆمەلگا و لە دابوونەریت و کەلتوری ئێمە هەیە بۆ برا بۆ برا خوشک بۆ برا بەڵام ئایا ئەڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لە لای خوددا بێت یعنی ئەگەر تۆ ئەمەنە خۆشەویستی و پشتت بە یەکتر قایم بێ بەگەر بەس خوددا قەزایەک ڕوبە ڕووکاتەوە بەڵام ئێستا ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە لە نێوان براکانە کۆمەڵی هۆکارەیە کە کاڵبوونەوەی دروست کردووە کۆمەڵێک هۆکار هەیە کە وای کردووە پەیوەندیەکان تۆزێک لاوااستر بێ خۆشەویستیەکە کەمتر بێتەوە کۆمەڵی هۆکار وای لێ کردووە بژێوی ژیان و بارودۆخ و ژینگەکە ئەم خۆشەویستی تۆزێ لاواز کردەوە جاپۆی ئێمە زانیاری زیاتر لەسەرەوە وەربگرین زین ئایا ئەم هۆکارانە چی لە پشتەوەیە میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست لامانە ئەش دکتۆر پێشڕە و حەمەعەلی وەکو ڕایشکاری پەروەردەی خێزانی بەڕێزیان لە ستۆدیۆ ئەگەر بفەرمێ فەرموو دکتۆر جان. بەخێر بێت سڵاو جەنابتان بەهێنێکان باش زۆر بەخێر بێت سەرچاوەکانم فەرمووتان بەخێر بێت زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر زۆر سپاس بەخێر بێت سەرچاو بۆ دکتۆر بەر لەو چینە لای برا وەکو بەڕێزێک کە زۆرجار لەسەر خێزان و لەسەر چۆن بنەمایەکی باش و تەندروست هەبێ بۆی کە بتوانین پەروەردەیەکی باش و تەندروست هەبێ باسی بابەتێک ما کرد نازام چەند جۆ لێمان بوو باسی ئەو ماکرێستا لە نێو شارەکانە کچانیش هاوشانی کوڕان و پیاوان یان کارەکەن سیمایەکی جوانتر بە شارە بەخشن بزانین تۆ بۆ چوونە چیە لەسەر ئەم بابەتە. بەناوی خۆی گەورە و مێرەبان سپاس و ستایش بەخوای پروردگار کە ئەمڕۆ دەرفەتیایین هەم لە خزمەت بەڕێستان و بینەرانی ئازیزە زۆر سپاس بتوانین پیرۆزباییەک لە برا ئازیزەکانمان پشتمان هێزی هەناومان لەگەڵ خوشکەکانمان نوری چاوانمان پیرۆزباییان لێ بکەین بڵێن ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین کە خاوەنی برایەکین و خۆمان بە خۆشحاڵە زانین کە خاوەنی خوشکین. سەبارەت بە جۆرێک لە کارکردنی خانمان ئەڵبەتە ڕای بەندە لەسەرەوەی ئەگەر کاتێک کاریگەری نەرێنی لەسەر پەیوەندی خۆی دروست نەکە لە ناو خانەوادەکان ئاساییە بەڵام کاتێ ئەو ساتی کە کاریگەری نەرێنی دروست کرد لە ناو خێزانەکانە کێشەی دروست کرد ڕەنگە تەوزیفکردن و کەمکردنەوەی ئەو کاتانە زۆر باشتر بێ چونکە ئەکرێت زۆرێک لە خانمانی بەڕێز ئێستا لەو کەیسانی کە زۆر دێتە لامان گرفتار بووین بەوەی کە خانمانی بەڕێز کاتێکی زۆریان لە دەرەوەی بە ئیشکردن بەکارکردن و ئەرکی ماڵەوەی لەسەر لا نەچووە و هەندێک جار لە پیاوانی بەڕێزیش هاوکار نین لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانان دوجار گرفتی خێزانی دروستە بێ لەبەرەوەی ئەم خانمە بەڕێزە لە دەرەوە ماندووبوونەکەی یەتەوە ماڵەوە جاری کە کەڵەکەبوونی ماندووبوونێکی ترەچێتە سەری بەبێ هاوکارێکە بێ پشتیوانێکە بێ لە ماڵەوە یارمەتی دەرێکە ئەبێ بووی کە ئەمە نەبوو دوجار گرفتی خێزانی ڕۆیات ئەبێتە کێشە و ململانەی لە نێوان هاوسەرانە و ئەکرێ چەند خودی با بڵێن ڕەسمال و ئەمە یارمەتی دەرە بۆ بژێوی خێزان ئەگەر نەزانین مامەڵی لەگەڵاکەین دوو ئەوە نەڕوخێنەرە بۆ ژیانی خێزان باشە هیواداری لایەنە ئەرێنی و باشەکەی هەبێت کە بتوانین جنابەت لە قسەکان تا زۆر تیشکت خستە سەر ڕۆڵی خێزان و بێگومان ئەم ڕۆژ کە ڕۆژی برایە یەکێک لە ئەندامانی ئەم خێزانە چۆن نەکرێت کۆڵەکەیەکی باش پتە و لەم خێزانە دروست بکرێت بۆی کە دواتر ئەگەر برا بوو هاوسەرگیری بابەتی بەش هاتنە ئارا ئەمانە لە یەکیان دوور نەخاتەوە برا خوشک هەمویان یەکێک لە تایبەتمەندیەکان ئێمە لە ڕووی پەروەردەییەوە 4 کۆڵەکەمان هەیە ئەم 4 کۆڵەکە کۆڵەکەی پەروەردەییە کۆڵەکەی خێزانە هەر کاتێک یەکێک لەم کۆڵەکانە خەلەلی تێکەوت گرفتە خەلەلێکە بوو گرفت بۆ خێزانەکە دروستەکە 4 کۆڵەکەکەیان لەوەیە ئێمە
بێکێک لە کۆڵەکان ئەوەیە چۆن مەهارەت و لێهاتووی لە بینای متمانە لە بینی خێزانە دروستەکەین. بەڵێ کۆڵەکەی یەکەممانەمەیە کۆڵەکەی یەکەم متمانە. کۆڵەکەی دووەم چ لێهاتوویەکمان هەیە بۆ پەیوەندی و عەلاقە لە بینی ئەندامانی خێزان و خێزان بە کاملی. کۆڵەکەی سێم بریتێ لەوەی چۆن تەرکیزە خەمە سەر کارە جوانەکانی ئەندامانی خێزانەکەم. کۆڵەکەی چوارەم ئەوەیە چۆن بە هونەرێکی جوان مامەڵەیەکەم لەسەر ڕاستکردنەوەی ڕەفتارێک کە نەرێنی بێ بەرەو ئەرێنی بوون. بەم چوار کۆڵەکەیە. باشە کامیان لەم کۆڵەکانە بەڕای جەنابتان ئەگەر خەلەلی تێبکەوێ یەک پارچە خەلەلەکەوێتە ناو بینا و سەقفی ناو خێزان. دکتۆر من پێم وایە متمانە ینی ئەو متمانەیە گەر لە نێوان ئەو خێزانەیە نەبێت لاوازی دروستە بێت لەوانەیە هەر کۆڵەکەی بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەبێت. بەڵام ینی ئەگەر بۆچوونی ئێمەت بێ من پێم دەڵێم متمانە بۆ کە تۆ متمانەت هەبوو ئەگەر زۆر جار کێشەش دروست بێت تۆ توانی چارەسەری بکەیت. ئەتو ئەگەر لەلایە منەوە بێت باگەر من توانیم حەلیکەم با حەلیکەم ئەگەر براکەم توانی حەلیکا با ئەو حەلیکە. بەڵام ئەوانەی کەش بۆ خۆی هەمووی گرنگی و تایبەتمەندی هەیە ینی هەمووی ڕەبتە بە یەکترەوە. بەڵام من ویستم پرسیاری ئەوکەم باشە بۆچی ئێستا ئەم کۆڵەکانە لاوازی پێوە دیارە دکتۆر ئەوە نییە بڵێ دانێژانە. من شتێکی کە بڵێم ڕایەکی درخۆم لەسەرەوە بڵێم بەڕای من یەکەمین کۆڵەکە و ئەساسی ناو هەمان کۆڵەکی پەروەردەیە هەم پەروەردەی خێزانە بریتێ لە عەلاقات لە پەیوەندیەکە هەر چونکە لە سەتا هەفتای پەیوەندیەک لە سا هەفتای کۆڵەکەی پەروەردەی خانەوادە و من لەگەڵ مناڵەکەمە من لەگەڵ براکەمە من لەگەڵ خێزانەکەمە و هەموو ئەمانە بریتێ لە عەلاقات. لە سەتا هەفتای ئەوەیە لە سا دەی متمانەیە لە سا دەی تعزیزی مەسەڵەن تەرکیز سەر ئاکارە جوانەکانە لە سا دەی ڕێکردنەوەی ئاکارە ناشرینەکانە. بۆ من ئەگەر ئەم لە سەدا هەفتایم پتەو کرد متمانەشم بەهێزە بێ بەخۆم. ئەم لە سەدا هەفتایم پتەو کرد ئەمە و قاوەی کە باستان کردم بەیانێزانی جا من هەموو جارە بە هاوڕێیان ئەڵێم هیوادارم هەمیشەوە قاوە وابی ئیتر حەز ناکەم بۆ عەدی نەرێنی وەرگێ. قاوە ئارامکەرەوەیە. قاوە بریتیە لەوەی کاتێک کە ئەیکەیتە ناو ئاوێکی کوڵاوە تام و بۆن و ڕەنگی ئاوەکە ئەگۆڕێ. یعنی تۆ کاریگەری بەجێبەڵی لەسەر دەوروبەرەکەت قەت مەبە بە پتاتە کاتەکە بیکەنە ناو ئاوێکی کوڵاوە خۆی ئەخواتەوە و لە ڕقیەوە نەرمە بێتەوە بەس خۆی ئەخواتەوە بچووکە بێتەوە. کەواتە عەلاقە بریتی لەم قاوەیە. ئەگەر عەلاقەکەمان پتەو بوو متمانەمان بە یەکتری بۆ دروستە بێ کە متمانەکەش دروست مەسەلەن عەلاقەمان بە قووەت بوو ئەتوانم تەرکیز خەمە سەر کارە جوانەکانی براکەم. باشە پەیوەندیەکە بە چی بەهێزەکرێت کەواتە؟ پەیوەندیەکەمان بەچی بەرزەبێتەوە؟ ئەڵبەتە یەکێک لە هەرە تایبەتمەندیەکان ئەوەیە دایک و باوک زۆر مهمە لەم حاڵەتە. یەکەمین تایبەتمەندی بۆ دروستکردنی ئەم پەیوەندیە بریتێ لە ڕێز. ڕێزگرتنی بەرامبەرەکەم کە قوبوڵمە وەکو خۆی کە هەیە مامەڵەی لەگەڵاکەم وەکو هەیە مامەڵەیەکی ڕێزدارانە لەگەڵ براکەماکەم. یەکێک لەو تایبەتمەندیانەی تر ئەوەیە بەردەوام کۆنتاکتم هەیە لەگەڵا ئیتساڵم هەیە. یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەوەی کەم عەلاقەی زۆر بەقووەت بێ جۆگرێکی باشە بم بۆی. باشە دکتۆر ببوورە پرسیارێکە لە من کرد منیش بۆ چوونی خۆمم پێوت تەواو جوانە. تۆش هاتی ڕیزبەندێکە وتە ئەمەیان پەیوەندی بۆ ئێمە ڕێژەکانی شێتی با ئێمە گفتوگانمان بەردەوام ببین چەند هاوڕێکمان هەیە لە ڕاپرسیەکە لە ناو دەستگای میدیای کورسات بۆ چوونی خۆیان و تۆ بای جۆرمان لەوان بێ لە سۆر براش فەرم خۆشەویستم. بیست و چواری ئایاری هەموو ساڵێک ڕۆژی گیانی برایە هەر لە کۆنەوە وتراوە برا لە پشت برابێ مەگەر قەزا لە لای خوابێ لە لایکی کەشەوە ئەوترێ برامان برایوکی سەمانجیایی بۆیە زۆر پند و وتە هەیە لەسەر برا. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی برایە لێرەوە ئەمەیە ڕای هاوڵاتیان و کارمەندانی کورسات وەرگرم لەسەر برا با بزانم ئەوان چ پەیامێکیان هەیە بۆ براکانیان و چی بە براکانیان ئەڵێن لێرەوە. منیش خۆم لێرەوە پیرۆزبایی لە براکەمەکەم و با بێکۆ بڕەنگی بیستی ڕا بۆ چوونی هاوڵاتیانیش بین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی برایە پێم بڵە جارە تۆ براو هەیە؟ بەڵێ گیان دوو برام هەیە. خوا لێ نوێستێنێ. ئەمڕۆ لەم ڕۆژەیە تۆ چ پەیامێک هەیە بۆ ئەوان چۆن پیرۆزباییان لە یەکەی؟
وڵی پیرۆزباییان لێەکەم باشە بۆنی ئەوان لە ژیانی تۆە چی ڕۆی بۆ نمونە چی گەیاندووە لای تۆ چ گرنگیەکی هەیە برا لە ژیانە؟ وڵا ئەکییت برا زۆر ئازیزە طبعاً لایەن خوشکانێ خوشک زۆر برای خۆشەوێت تر طبعاً وەکو پاڵپشتێک وەکو پشتێک یعنی خوشک وا سەیری براکات کە وەکو پشتێک ینی وابێ بۆی لە ئێرۆپیان ئەڵم کە زۆرم خۆشەوێن. ئەمڕۆ ڕۆژی گیانی برایە پێم بڵە براو هەیە؟ نەخێر بەداخەوە باشە نەبوونی برا لە ژیانی تۆە هەستەکەی کەلێنێکی دروست کردبێ؟ یەکجار زۆر فراقێکی یەکجار زۆر دروستەکە قسێکی زۆر جوان هەیە ئەڵێ ئەگەر باوکە هێزی ئەژنۆ بێت برا هێزی پشتە بۆیە بەداخەوە برام نییە ئەوەتە خوازی ئەو بووم کە ڕۆژێک لە ڕۆژان برام هەبێت چونکە وەکو خۆ دووتە کەلێنێکی زۆر دروستەکات. من دوو برای زۆر خۆشەویستم هەیە زۆر سپاس دەکەم جامە لە ڕۆژی جیهانی برایە پێیان بڵم کە ئەوان وەکو شاخێکی زۆر بەرز لە پشتی منن بۆ هەر کارەکەیکەم زۆر دڵخۆشم بە بوونی ئەو دوو برایم لە ژیانمە. باشە خوا لێو نەستێنێت و بۆتی بهێڵن پێم بڵێ سۆنیاگیان تۆ کەسێکی زۆر سەرکەوتوی براکانت لە کاتێکا کە تۆ کارێکەکەی کە تۆ پرۆژەیەکت هەبێت تا چەند پاڵپشتی تۆکەن بگومان هەر کەسێک کە لە ژیانی و لە پیشەکەی خوا سەرکەوتوو بێت بە ئاسانی بەدەست نایەت ئەو سەرکەوتنە بێگومان ئەبێت باگراوندێک هەبێت کارکتەرێک چەند کارکتەرێک هەبێت لە پشت ئەو کەسە و بۆی سەرکەوتوو بێ بێگومان منیش خێزانەکەم لە پشتمە بۆیە توانیمە ئەو خەونانەی کاویستومە بەدی بهێن توانیمە بەشێکی بەدی بێنم لە نێوەند ئەو خێزانەشە دوو برام هەیە کە هەمیشە پاڵپشتێکی گەوری منن بۆ هەموو کارەکانم دەستخۆشیم لێکەن وەم لێکەن کە زیاتر بەردەوام بم لە پیشەکەی خۆم و لە هەمووی خۆشتر لانەگەان ئەوەیە کە سیقە و متمانێکی زۆریان بە من هەیە. ئەمڕۆ ڕۆژی گیانی برای پێم بڵە براو هەیە؟ باڵێ هەمە یەک برام هەیە. خوا لێو نەستێنە لێرەوە لەم ڕۆژەیە چ پامە کتێب بۆ براکە و چۆن پیرۆزبای ئەم ڕۆژەی لەیەکی ئەتێ لێرەوە چی پێ بڵێ؟ لێرەوە ڕێزسڵاومەیە بۆ براکەم هیوادارم هەمیشە لە ساغ و تەندروست بێ لێرەوە بێڵم زۆرم خۆشە و زۆر ڕێزی لێگرم. خواتەمە درێژ بن و خوا لە یەکتان نەکە نێوانتان چۆنە لەگەڵ یەکتریە؟ زۆر باشە لەخوا بەزیاد بێ ینی هەموو کاتێک کە هەر شتێکمان بێ گفتوگویەک پێم بێکەوە دانیشین ئەسینە دەرەوە سەفەریە بێ بە منەڵێ منەیگەێنم ئیتر پشمان زۆر بە یەک بەستووە. بەداخەوە کە من برام نییە بەڵام لەگەڵ ئەوەیە برام نییە خێزانەکەم خوشکەکانم باوکم بۆ منوەکو برام ئامەڵاکەن. خوا خێزانەکەتە بۆ بهێڵە نەبوونی برا لە ژیانی توە هەستەکەی هیچ کەلێنێکی دروست کرد بێ قەتە بۆ ڕۆژە بیرلەوەکەی تۆ بڵێ خۆزگە برایەکەم هەبووە؟ تاوان خۆی گەورە خۆی ئەزانێت کە چی ئەکات بەڵام لەگەڵ ئەوەیە زۆر بیرمەوە کردوتە وتم ئەگەر برایەکەم هەبووە وەکو پشت و پەنایەک لەوانەیە زۆر شتەکان باشتر بوونایە بەڵام تازە بەبیکردنەوەی ئێمە هیچ شتێک ناگۆڕێت لەگەڵ ئەوەیە مسپاسی باوکمەکەمەوەی کە توانیم وەکو هاوڕێک هەمیشە پشت و پەنامان بێت وەکو هاوڕێک ئەو شتانەی کە ئەمانەوێت کە بە برایەکی بڵێن بتوانین بەوی بڵێن. ئەمڕۆ ڕۆژی گیانی برای پێم بڵە براو هەیە؟ سڵاو ڕێزمە سپاسەکەم بەڵێ دوو برام هەیە. پەیوەندی چۆنە لەگەڵ براتان؟ وەڵا زۆر باش. باشە کە زۆر باشم پێم بڵێ لێرەوە ئەمڕۆ چۆن پیرۆزبای ئەم ڕۆژیان لەکەیت و چی هەیە بۆیان؟ زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆیان چاویان باجەکەم هیوای تەمەندرێژیان بۆ خوازم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم لە هەموو بارەکانی ژیان سەرکەوتو بن. ئەمڕۆ ڕۆژی گیانی برایە پێم بڵە براو هەیە؟ سڵاو لە تۆش بێ ئەرەوەڵا براو هەیە. سدی ئەخۆخوا لێونەکە پێم بڵێ پەیوەندی چۆنە لەگەڵ براکاتە؟ سپاس بۆخوا زۆر باشینەوە تێکەڵین لەگەڵێکە و ئەو نەک براوەکو هاوڕەیەکە بۆ من تا چەند بووە بە پشتێکی تاو بۆ تۆ؟ زۆر هەمیشە بۆ هەموو کار و هەموو شتێک لە پشتمە هەموو شتێک. کەواتە لەم ڕۆژە چۆن پیرۆزبایی لەیەکەی لێرەوە ئەتەوێت چی پێ بڵێ؟ ئەمە پێی بڵم خوا بۆ ئێمە بهێڵێ سپاسێکم کە هەموو کاتێ لەگەڵ مایە و بەقی هەر هەموو ئەم دنیایی کە هەیە من ئەوم زۆر خۆشەوێ ترخوا هەمیشە بۆ منی بهێڵێ. ئێمە شەڵێ خوا هەموو براو خوشکەکان بهێڵێ بۆ یەکتری هەروە بە گەرمی گوڕی لەخوا بەزیابە هەمویان ئەوت پەیوەندیان لەگەڵ براکانیانە باشە جابا بگەڕێنەوە لای دکتۆر پێشڕۆ. دکتۆر پێشڕۆ کاتێککە گوێمان لە ڕاپرسێکاگر
حەزەکەن کە تێبینی بەڕێزیشت لەسەر ئەم با بڵێن وتانە ببیسین بەڕێز دەڵێ چی؟ یەکێک لە تایبەتمەندیەکان تەوانە ئەمە تەواوە برا پشتیوانە و هێزی ئەژنۆیە و هێزی ئەوەیە. تێبینیەکەم لەلا دروست بوو کە ئێمە بۆ وای کردو ینی مەسەلەن ئەگەر من برام نەبێ ئیتروا تەسەور کەم فراغێکم هەیە وانە لەبەرەوە من خوشکیش ئەبێتە برا بۆ من ئەبێتە هەموو کەسێک بۆ من. قسەیەکی زۆر جوانەیە ئەڵێ پەیوەندی بینی خوشک و برا وەکو پەیوەندی چاو و دەسوایە. کاتێک کە چاو فرمێسکی بێتە خوارەوە بە دەستەکانی فرمێسکەکان ئەسڕێ. کاتێک کە دەست ئازارە چێژێ چاوەکە فرمێسکی بۆ ئەڕێژێ. یعنی ئەوەنە پەیوەندیەکی قوڵە لە بینی هەردووکانە. و بمبورن بەداخەوە ئێمەی کۆمەڵگەی کوردی حاڵەتێکمان دروست کردووە لە پێشترا جۆرێک ناهاوسەنگی مامەڵەکردن لە بینی مناڵەکانە کراوە وای کردووە هەندێک جار فەزلی برات دراوە بەسەر خوشکە فەزلی کوردراوە بەسەر کچە ئیتر وای لێ هاتوو ئیتر واتە سەورەکە هیچ پشتیوانێکی نەبێ هیچ کەسێکی نەبێ. ئەمە یەکێک بوو لە تێبینەکان کە بەڕاستی خوشکیش برایەکە بۆ خۆی یعنی برا هەر ئەوە نییە بڵین ناوی برایە. ئەوە قسەیەکی زۆر جوانی ئیمامی عەلیم بیرەکەوێتەوە لەم حاڵەتە تێبینێکی کە کرا لەسەری باس کرا کە ئەفەرمێ لیان پرسی هاوڕێ باشە یان برا فەرمووی چەند خۆشە براکەم هاوڕێم بێ چەند شیرینە هاوڕێکەم برام بێ. ورد بینەوە لەم قسەیە زانی یعنی چی؟ یعنی چەند مهمە براکەم لە مەقامێتی براوە تێپەڕێ بچێتە مەقامی هاوڕێبوون چونکە قەناعەتم وایە مەقامی هاوڕێبوون لە مەقامی برا گەورەترە. بۆ لەبەرەوەی حاڵەتێکی ترە بێ من لەگەڵ براکەمە لەوچی زۆر ئەو ڕاز و نیازە نەکەم بەس لەگەڵ هاوڕێکەمان ڕاز و نیازەکەم. ئێگەر براکەم ببێتە هاوڕێم ڕاز و نیازی خۆمی لەگەڵا بکەم. بە دیوەکەی تریا چەند شیرینە هاوڕێکەم برام بێ چونکە برا سیفەتی براوایە ئەبێ ئەبەخشێت بەبێ مقابل کاتت پێ ئەبەخشێ شتت بۆ ئەکا بەبێ مقابل. بەڵام لە هاوڕێە وانیە جاری وایە لە هەندێک لە هاوڕەکانە کاتێک کە شتێکت لەگەڵاکە چاوەڕێ مقابلە بەس براڵی کاکە من ئەواژبی سەرشانمە بۆ براکەمە ئەیکەم. باشە لانەوتی کی برامان برایی کی سەماجایی کێمان لێکردوتەوە ئەمەشمان گۆڕیوە کردمان بە برامان برایی کیسەشمان هەروایی چۆن دکتۆر چۆن لەبەرەوەی ئەگەر ئەم لە خانەوادە مامەڵەیەک بکرێ لە خێزان زۆر مهمە 12 ساڵی یەکەم کاکسەرەوە لە 12 ساڵی یەکەمە ئەم دایک و باوکە کاریگەریەکی ئەرێنی عەجیب لەسەر تۆکمەی و تەڕابوتی ئەم خێزانە دروستەکە هەستیان کرد کە ئەچێ براکەی خوشکەکەی کە کاتێک ئەچێتە دەرەوە بۆ قوتابخانە حەزەکاڵت دایکە شتێکم بەرێ بۆ ئەوەی لەو سەرۆکە هاتمەوە ئەوەندەم بەرێ شتێک بۆ براکەم بێنمەوە شتێک بۆ خوشکەکەم بێنمەوە کاتێ بۆ قوتابخانە بزانە چەند شیرینە ئیتر وای لێ ئەمیش کە ئەڕوات دائیمە زیهنی لەلای ئەوەیە ئەگەر شتێک بۆ خۆی بکڕێ ئەوێ بۆ خوشکەکەی بکڕێ بۆ براکەی بکڕێ ئەم شتە لەگەڵ گەشە بکات گەورە بێ ئیتر هەست ناکە پارەیە کە بێ هی خۆی بێ ئەو پارەی جابێ ئەڵێ ئەوەی کە هەمە هی براکەمە ئەوەی هی براکەشمە بەی خۆم ێزانم کەواتە برامان برایەکی سەشمان هەروایی دەستخۆش باش بابینە سەر ئەوەی کە ئەم ڕۆڵە ئەبێ چۆن بۆ برایەک بۆ خوشکێک پێناسە بکرێت کە زیادە ڕۆیشی تیان نەکرێت بۆ نمونە برایمان وامان هەیە خوشکی وامان هەیە خۆیەکە بە قوربانی بۆ ئەمانەی تر ژیانی خۆی هیچێکی پێ ناکرێت لەبەرەوەی کە ئەوێت ئەمان بەسەر و سامان بگەێنێ. دوو شتمان هەیە لەما یەکێک لەمانە ئەکرێت دایک و باوک وا بکەن ڕۆڵێکێن بەیەکیان ئەیکەن بە کارکتەرێکی زۆر ئەم زۆر ڕۆڵ پێدانە وای لێ ئەکا سەقفی ئحساس بە مەسئولیت و ئحساس بە لێپرسیاوەتی زۆر بەرزەکاتەوە ینی لە کاتە خۆیان هەن وای مامەڵە لەگەڵاکەن ئەڵێ جێگری خۆیانە ڕێک جامە زۆر خەتەریشە بۆ هێن ئەی کاتە باوکێک یاوەخوت ئەی کاتە دایکێک ئەمە بۆ ئێستای خەتەر چەندێک خەتەرە بۆ ئایندەی ژیانی خێزانی دوو هێندەی تر خەتەرە چونکە بۆ ئەو کاتە ئێوە مامەڵە لەگەڵ خێزانەکەی بکە ئەبێ بە کەسێکی دەروون باوک کە مامەڵە لەگەڵ خێزانەکەیکە لە جاتی دەروون هاوسەنگ بێ و وەکو هاوسەر مامەڵە بکە یاوەخوت خانمەکە ئەبێتە دەروون دایک بۆ هاوسەرەکەی دایم بە دوایەوە بێ متابعەیەکە لۆمەیەکە وەرە تۆ بۆ ئەمە ناکەی ئەمە ناکەی ئەمە لە بەرکە ئەمە چی بکە ئیتر ئەچێتە ناو وردەکاری تەفاسیل وردەکاریەوە چۆن دایک بە مناڵەکەی هەڵێ ئەم ڕۆڵە کێ ئەم ڕۆڵەی والێەکە لەم تووشی ئەبێتە قوربانیەک ئەبێتە قوربانیەک ڕۆڵی توانای خۆی لە دەست ئەیە
ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکی تری هەیە بەڕاستی لەوەی ئیحساس بە مەسئولیەتم کە زۆر بەرز بووەوە وام لێ تەداخولەکەمە ژیانی ئەویترەوە لە لای من ئەڵەم دڵسۆزیە ئەڵێم من دڵسۆزم من وەکو برایەک بۆ تۆ ئەڵێم من وەکو خوشکێک خەمی تۆمە من لەبەر خاتری خۆتەوە ئەڵێم دوجار نائاگاییانە نازانم کە تەداخولم کردوتە ناو ژیانیەوە تا ڕادەیەک بەرپرسیارەتی مەیە ئەگەر خوشکەکەشم بێ ئەگەر براکەم بێ ئەو کاتە زۆر موهیمە کە ئەو داوای ڕاوێژی لە من کرد من بە کامل بڕۆمە ناو پرۆسەکەەوە بەسیچی بە من نەوتووە چونکە ئەم احساسم پێدراوە لە سەرەتایی ژیانما دایک و باوکەمەوتیانە براکە تەرچی وتە بێ بەگوێکێ ئەو ئەها یا مەسەلەن جاری وا هەیە ئەم فەرقێک کراوە لە بینی کوڕ و کچە ئەم حاڵەتە وەڵا کوڕەکەمان زیرەکە بەس خوا کچەکەمان وایت تۆ دوو تۆزێ چاو لە براکەت کە ئیتر من پێڵم لە جاتی خۆشەویستی لە بینی ئەم خوشک و برایە دروست بێ یەک ئۆتۆماتیکیان ڕق دروستە بێ دوایی حاڵەتێکی کەش دروستە بێ کە ئەم احساس بەوە کە ئەبێ ئەو نەخەمی بێت دایکی ڕۆڵی یاوەبی ئاگای لە براکەی بێ ئاگای لە خوشەکەی بێ ئەوەندە سەقفی احساس بە مەسئولیەتی بەرزە بێتەوە دوای ژیانی هاوسەریشان پێگەێناوە بە براکی ئەڵێ کاکە وا بکە بۆ وا ناکەی لەگەڵ خێزانەکەت خێزانەکەی پێی ناخۆشە تەقبولی ئێمە ناکە دوجار کێشە دروستە بێ فەسڵێک دروستە بێ ئەمە ئافرەتە حەز ناکە چونکە خۆی بە تەمەلوگەڵەوە تەسەورەکە خاوەنددارێتی ئەم هاوسەرەی هی ئەمە قبولی نییە دایکی بێتە ناوە قسە بکە خوشکی بێتە ناوە قسەکە وێنایەکی ناتەندروست ئەبەخشێ زۆر باشە بینە سەرەوەی ئەمە ئەمبووی لە چوارچێوەی خێزانێکە بەڵام هەندێک هۆکارمان هەیە بۆ کەیسانەشی کە لای ئێوەی بەڕێزە ینی زۆر کات لە ناو خێزانە سروشتی ژیان وایە کە ئیتر کەسێکی خەبێ ژن بێنێت و بچێتە ماڵی خۆی و ژیانێک بۆ خۆی دروستکات بەڵام ئەمە ژوان ناکە کە تۆ ئەو پەیوەندی بەڕێزە ئاماژۆ بیا ئەمە بچڕێنیت بەڵام بەداش ناش بێ بچڕێ بەڵام بەداخۆ زۆر لەم شێوەیەمان هەیە کە زۆر جار ئەبچڕێنرێ ئیتر کەسی سێم تەداخولەکە یاخود کۆمەڵێک هۆکاری تریەتە پێشۆ ئیتر هۆکاری ئابوووریە ئیشکردنە بە یەکترەوە لەوانێ لەوای گرژیەک دروست بێ یاخود زۆر جار نەمانی دایک و باوکە ئەساسە گەورەکەیە لە ماڵە لەوانێت دۆزێ لەسەر مڵک و ماڵ ئەمانە زۆر کەیسن کێشەی لەسەر دروستە بێ ئەمانە تا چەند لەناو کۆمەلگای خۆمانە زۆرن ئەم کەیسانە کە ئێوە بەرچاوتانەکەوێت دکتۆر بەداخەوە ئەم جارش بەداخەوە لەواڵێم ئێمە شتێکمان هەیە چەند بازنەیەکمان هەیە ئەڵێن خێزان کە هێنات خێزانەکەت با لە بازنەی ترکیستا بێ بەڵام خوشک و برار لە بازنەی گرنگی پێدانایە هەر کاتێک خێزانم لە بازنەی گرنگی پێدانەوە خستە ناو تەرکیز خێزانم ڕاتە دەرەوە ئەچێتە ناو بازنەی گرنگی پێدانەوە کێشەی خێزانی بۆ دروستە بێ گرفتەکەی ئێمە لەمان نییە گرفتەکەی ئێمە لەوایە زۆربەی کات ئەم حوبی تەمەلوکەی کە هەیە بازنەی خێزانی کاڵێ بازنەی تەرکیزم ڕێک جاری وایە خانمان قبولی ئەوەی نابێت طبعاً احتراماً داوای لێ بردەکەم ئەمە هەندێک لە خانمان جاری لەو کەیسانێک هەیە باس لەوە کە لە بازنەی گرنگی پێدانەوە ئەی کاتە بازنەی فەرامۆشەوە ئەڵێ ئەگەر کەیسێک کات ئەی ماوەسا ئەگەر هاتوو قسەکە لەسەرەوە بوو ئەگەر هاتوو خانەوادەی ماڵی خەزورم داوت کەم ئیستعدادی کاملی هەیە بەس خانەوادی خۆمان داوت کەم بێتاقەتی بێزاری نیشانەیە ئێمەش پێڵین ئەم خانەوادەی لەمەوە کێشە دروستە بێ لە بینی خێزانیانە و هەر کاتێک ئەم ژن و مێردە پەیوەندیەکی تەندروستیان نەبوو کاریگەری لەسەر مناڵەکان دەجێڕێ و مناڵەکانیشان لە ئایندە پەیوەندیکی تونند و تۆڵان پێکەوە نابێ لەبەرەوەی ئەگەر من بمەوێ پەیوەندی خانەوادەی و خێزانی خۆم زۆر باش بێ پێویستیم بە سێ خاڵەیە کە ئەبێتە درەوشانەوەی پەیوەندی خێزانی بۆ من یەکەمینە لەوەیە من پەیوەندیەکی تەندروستی جوانم لەگەڵ براو خوشەکانی خۆمە هەبێ لەگەڵ هاوڕێی خصوصیاتی خۆمە هەبێ خێزانەکەم پەیوەندیەکی تەندروستی جوانی لەگەڵ براو خوشەکان و کەسوکاری خۆیان هەبێ بەمەرجێک من پشگیری بکەم ئەو پشگیری من بێ چونکە کاتێک کە من پشگیری خێزانە بم کە پەیوەندیەکی تەندروستی جوانی هەیە لەگەڵ خوشک و براکانیا یارمەتی دەرە بۆ پەیوەندیەکی تەندروستی جوان لە ناو خێزانە وە بە پێچەوانەشەوە کە ئەو پشگیر بێ بۆی کە من پەیوەندیەکی تەندروستمە بێ لەگەڵ براکانما لەگەڵ خوشکەکانما بۆی احتیکاکێک شتێک ڕوونەدات خزمەتە کاتەوە بە پرۆسی پەیوەندی خێزانی وە دوجاریش حاڵەتێکی کە دروستە بێ ئەم دایک و باوکە ئەبنە قودوەیەکی زۆر جوان بۆ مناڵەکانیان من حەزەکە مناڵەکان پەیوەندی تونند و تۆڵانە بێ باخۆم پەیوەندی تونند و تۆڵم هەبێ لەگەڵ خوشک و براکانما خێزانم لەگەڵ خوشک و براکانیا
مەسەڵەن داوەتی خانەوادەیی ڕێخین خێزانەکان پێکەوە بین احترامی مەشاعری بەرامبەرەکانم ڕابگرم ئەوان احترامی ئێمە ڕابگرن ئەمە وای لە ئێکا پەیوەندیکی توندتۆڵ بۆ مناڵەکانم دروستەکەم چونکە مناڵەکانمان عملی ئێمە ئەبینن نەقسەکانمان لە 180 پەروەردە بریتیە لە کردەوەکانمان لە 120 بریتیە لە ئامۆژگاری گفتارەکانمان هەموو جارێ ئەڵێم ئێستا و زوومی کامێرەی جەنابتان لەوایە من ئاوا لە خۆمەکەم ئەمەوێت جوانترین دەستەواژە جوانترین قسە بکەم بۆ بینەرە ئازیزەکانمان ئەیبینێ ئەی بۆ مناڵەکانمان دوو عەدەسەی پێوەیە بۆ تەمەنێک هەڵیەگرێ نەک بۆ تەنیا ڕۆژێک ئاگامان لە زوومی کامێرەی مناڵەکانمان بێ کەواتە پەیوەندیەکی تەندروستی جوان بکەین ئێمە لەگەڵ خوشک و براکانمانە تا ئەوانیش دوایی تەڕابوت و پەیوەندیەکی تەندروستی جوان لە نێوان خۆیان هەبێت زۆر زۆر دەستەکانی بەڕێزت بە هیوایەوەی ئەو تەبایە لەنێو هەموو خێزانەکانە هەبێ کە بێگومان دروستکردنەکەی لەسەر ئەستۆی دایک و باوکەکانە دووبارەسپاسی لە جەنابەت و لە هەموو ئەو برا خوشکانەکەین با جیاواز نەکەین بڵین بەس براکان بۆی کە بتوان ئەو خۆشەویستیە بەردەوام لە ئەوەڵاوتمان من لە خۆمەوە دەست پێەکەم بە خوشک و براکانم مەڵێم نووری چاوانم زۆرم خۆشەوێن و تەمەناکەم هەموو براخوشکەکان پیرۆزبایی لە هەموو خوشکان و براکەین هەرچەند ئەمڕۆ نانرا و ڕۆژی برا بەڵام خوشکیش سەنەد و پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ برا وتمان ناومانە فرمێسک و دەسە چاو و دەسە و ئەخیرەن بەم قسەی حەکیمێک ئەڵێ کامیانت خۆشەوێ ئەڵێ براکەمم زۆر خۆشەوێ هاوڕێم بێ هاوڕەکەمم زۆر خۆشەوێ برام بێ دەستەکانە سپاس بە هەموو کەسێک